ڕەوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیاری تازەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە قەدەغەکردنی هاتوچۆ لە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا ئێمە هاتووینەتە یەکێک لە سوپەر مارکێتەکان بابزانین هاوڵاتیان سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ پێگیریکردنیان کە لە ڕابردوودا چ لەلایەن سەرۆکی حکوومەت، چ لەلایەن وەزیری تەندروستی، چ لەلایەن تەواوی بەرپرسانی تەندروستی هۆشیاری دەدرا بە خەڵک کە تکایە ڕێنمایەکانی تەندروستی بە هەن وەربگرن، خۆتان بپارێزن، ئەگەر نا دۆخەکە لەدەست دەردەچێت. بابزانین هاوڵاتیان، کڕیاران و تیمەکانی تەندروستی و ئەوانەشی تووشی نەخۆشی کۆڕۆنا بوونە سەبارەت بەم پرسە چی دەڵێن؟ تەمەشا دەکەمێ بەشێکی زۆر لە کڕیارەکان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی نین. بۆچی ئەمە بۆ؟ وەڵاهی پێشتر زۆر گوتراوە پابەندی ڕێنمایەکان بن و زۆر ینی باس کراوە جێبەجێش کراوە لەگەرەوەش. پێشتر خەڵکێکی زۆر ینی ڕەچای ئەوەزعی دەکرد لە بەرەوەی نەخۆشەیە، بەڵام فترێک کە وەزعەکە خاو بووە خەڵک وای زانی شتەکە هەر وجودی نەبووە مەسەلەن یان ئەوەیە کە مەسەلەن حالەتەکان ئەو کەم تەرخەمیە ئێستا ئەمە ڕاستە زەرری بێ ئێمە نەدا؟ طبعاً بەتاکید ئێستاش ئەو خەڵکەوە لە بەرچاوتانە توانبووی کامیرەکان بسۆڵێن ینی بە زۆرینەی پابەندی نەبڕێ. باشە ئێوە چیان پێ دەڵێن ناڵێن کەمامە ببەستە دەستکێمان کەمامەمان بەڵام هەر نایبەستن کابرا دەرێکا کە چشی لەگە دەکەی ناتوانین. باشە دایە بۆچی کەمامە لەبەر دەکردەوە قەڵە باڵغەیە دەستکێشت نییە؟ هەر هاتم کاکە. باشە ئێستا پێت خۆشە ئێستاوە قەدەغی هاتوچۆی هەفتە خەڵک لە ماڵێ دەکرێت باشە ئەمە؟ وڵای چبری کاکەوە ئەو هالێک ڕۆنەی و دەبی تەحملی باشە بەڵام تۆ ئێستا لی ناترسی دەستکێشت نییە دەمام کرد نییە وڵای دەمام چەپێم لەسەر بوو دەمیز بیکەم بەس نەمپانی ئەو تا پێمە ناو زانتاڵە تەمەشای کاکە دەبێت چەپیەکەی بەخوای نەمپانی بیکەم. دەڵێتە خەڵکێک دەڵێ کۆڕۆنە نییە زیانی نییە ئەوتە دەمامک بەڵام چ دەڵێتە خەڵکێک کە پێگیری ناکە ئێستاوە باشە مە هەفتێک لە ماڵێک کەسابەتی نەکەی ناچاروی لە ماڵێ دیارە هەیە ئەگە نەبی حکوومەت ئەو ڕێنمایی و ئەو بارانیانی ناگرتە بەر دیارە هەیە بەس کەسێک دەرێن نییە هەیە ئەگە نەبی کوعنی حکومت سەر بەخۆها دەکات کەوا دەبێ مە پێگیری بکەین پابەندی ڕێنمایی بین بەرێ باشە ئێوە لە دەرگاکەوەتاندانا دامانناوە هەمومان داناوە پێویستە زۆرش پێویستە خەڵک پابەندی ڕێنمایەکان بی لە بەرەوەی شتەکە وجودیە. باشە سەرۆکی حکوومەت چەندین جار بۆ خۆی دێتە سەر شاشە دەرێت تکا دەکەم کار لە هاوڵاتیان دەکەم پێگیری بە ڕێنمایی تەندروستی بن وەزیری تەندروستی حکوومەت بە کاملی داوە لە خەڵک دەکا پێگیری بکە فەرمو ئێستا لێرە چەند کەس دەستکێشی لە دەستا چەند کەس دەمامکی لە کاکە مەنازانێکی لێرانی کێشەکەچیە خەڵکەکە ئیساچێک گومانەکە هەتا شەڕ ڕۆژگە هیچ شتێکی ناکەتە دەست دەستی ناکەوە کاکە من ئەم شەو سەعات دوو شەو چوومەتە گومەرە خۆزگە تۆ لێ بوویدا بۆ خۆت ببینە چی خەمسەیەکە ئەو ڕستخەی کە دە ڕۆژە لە گومرکە ماوە تۆ بە 250 ئەمڕۆ 500 پێم بڵێ ینی ئێستا تۆ پێم بڵێ ینی پێگیری نەکردنی هاوڵاتی یان چاواشەکردن یان دڵی کۆڕۆنەنی ئەمە حاڵەتە چی باش بوو چۆن نییە من ئەوانەی کۆمەڵی خناسەری خۆمان لە سلێمانی توش بکە باشە ئێستا ئێوە چۆن تەعامل لەگەڵ ئەو خەڵکە دەکەن ئەو دەستکێشی لە دەست نییە دەمامکی لە دەست نییە ئەوە سەرپێچی نییە بەتەچی سەرپێچیە باشە بۆ بەس پابەندی ناکەن لەگەڵ خەڵکی پابەند نییە ئەمە یەک دومیشە ڕاستی خەڵک نایکە جێ پێ نادەن ئۆستاس پێم بڵێ ئەمە ماوادی چەند ڕۆژەوە والله مواد تقريبا هەفتەکە ئەوە ئێستا قەدەغی هاتوچۆ ڕاگەیەندرا دەڵێ بۆ ئەم بڕیارە باش بۆ ئەمە والله يوزەوە تەمام بڕیارەکی باشە خەڵکەکە باشە ئێستا بەشێکی زۆر خەڵک پێگیری نەکردووە یعنی حکوومەت چەندین جار دەیگوت کاکە تکایە با قەدەغی هاتوچۆ نەبێ با ڕێژەکە بەرز نەبێتەوە پێشتر دەیان گوت ڕاز نییە کۆڕۆنە ئێستاوە حاڵەتەکانی تەندروستیش بەرز بۆتەوە چی دەڵێیتە خەڵک؟ والله پێویستە ڕێنمایی تەندروستی تەطبیقکە خەڵکەکە هەتا لەبەرەوەی توش نەبیتن چکەوە دیارە شتەکە عەدەدی ئیحساییەکەی زیادی کرد لە پێشتر لەبەرەوەی خەڵکەکە پێویستە بە ڕێنمایی تەندروستی باشە چۆنە تۆ دەستکێشت نەبەستووە دەمامەک لەبەر چیان ئەو ئەوڕۆ نەمبەستیە شەکە عەکسەکە گوتیان بووە باشە خەڵکێکی زۆر ئیهمالە لە مەسەلە ینی سەرۆکی حکوومەت وەزیری تەندروستی
دکتۆرەکان دەڵێن کاکە وەزعەکە خەتەرە دەبی خۆمان بپارێزین خەڵک بۆ خۆی ناپارێزی خەرج نایسە بێ سەقافەتی وڵە دەبی نایسە ئینسان دایمە خۆی بپارێزی شەشی نایسیە زۆر بەرایشی لەسەر ئەو ملەتیە باشە هەندێک کەس گومانی هەبوو کە کۆرۆنا نەبی یعنی معقولە حکوومەت ڕۆژانە دەیان ملیۆن دۆلار زەرەر لە خۆی بدا زەرەر لە خەڵک بدا کەسابەتی نەکە لە مەترسی کۆرۆنا و خەڵکێکی کۆرۆنا نایسە و منعتە زەورە دەبی زەرەری حکوومەتیە خۆ قەنزاز حکوومەتی نییە بەس خەرکەکە دەبی شەکە بە ئەهەمیەتی بزانێ هەتا خۆی بپارێزی یەکەم لەم نەخۆشی لە هەفتەک ئێمە دەبێت لە ماڵێ بین کەرنتین بکرین خەڵکێک بێ ئیش دەبی ئەوە دەبی هەر لەسەر چی خۆمان ناپارێزی ئەمە ڕاستە ئینسان وڵی دەبی ئینسان خۆی پارێزی چکە بکەتە ناو مشکلەی تقریبا 2 هەفتە لە نەخۆشی دابی لە دەبیتە حاڵاتی ماوەی چەند ڕۆژت کڕیوە والله تقريبا مواد هرها هي حفتشي درج بتوه بازار دبيتو حكومتنا ساعة معتناكه حكومت مع الشكل بازار هي فيش بني ذاك هرب بتوه يعني هر دبيتو حكومة تساوي حكومتك خوما مبارزي جرينجا خوي بارزي بروابو بروباغندا نكين كذلك كورونا بسياسي كرا ولا ترسي خو بيشان دانا ونا لا شكل ذهني عالمية خوي بس الشاري منيه وامريكا واوروبا وناس اوروبا هاجاندي لبر او نخوشي بەر لەوەی قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندرێت وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 24 کاتژمێر پێشتر ڕایگەیاند بوو کە قەدەغەکە لە کاتژمێر 6 ئێوارەوە دەست پێ دەکات. ئەم 24 کاتژمێرە بۆ ئەوەیە خەڵکێکی زۆر کاڵا و خۆراک و پێداویستی تایبەت بۆ ماوەی هەفتەیەک لە ماڵەکانیان هەڵبگرن. ئەمە وای کردووە قەرەباڵغێکی زۆر لە سوپەرمارکێتەکان لە شەقامەکان دروست ببێت. وەکو دەیبینن ئێستا قەرەباڵغێکی زۆرە لە شەقامەکان خەڵکێکی زۆر ڕووی لە باژێر کردووە کاڵا دەکرێت بەرهەم دەکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک جار خەڵکێک لەگەڵ ئەوەی دەکە مەترسی هەیە یعنی حکوومەت بەردەوام دەڵێت بەرپرسانی تەندروستی بەردەوام دەڵێن مەترسیەکە گەورەی دەبی خۆمان بپارێزین لەگەڵ ئەوەشدا وەک دەبیندرێ تێگیری بە ڕێنمایەکانی تەندروستی وەک پێویست نابین. بەپێی ئامارێک لە دەرەنجامی قەدەغەی هاتوچۆ ڕۆژانە دەیان ملیۆن دۆلاری ئەمریکی حکوومەتی هەرێمی کوردستان زەرەر دەکات. قەدەغەی هاتوچۆ ملیۆنان دۆلارش زیان بە ئابووری خەڵکی کوردستان دەگەینێت کە کار و کەسابەتی بە تەواوەتی ڕادەوەستێت. هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێگیریان نەکرد بە ڕێنمایەکانی تەندروستی و خەڵکێکیش بە ئەنقەست ویستی. ئەو دەستکەوتەی کە لە ڕابردوودا حکوومەت هەبوو کوردستان پارێزراو بوو لە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام وایان کرد کە بە شێوک لە شێوەکان بیر و باوەڕی خەڵک بە ڤایرۆسی کۆرۆنەکەم بکەنەوە وایان لێ بکەن تەنانەت قەناعەت بەوە نەکەن کە کۆرۆنا هەیە. بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی تاوەکو ئێستا لە نێو هەرێمی کوردستان 710 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا هەبووە یعنی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. لەنێو ئەو 710 کەسەدا 7 کەسیان گیانیان لەدەستداوە. ئەم جارە شەپۆلی ڤایرۆسی کۆرۆنا کە هەر دەگوترێ شەپۆلی یەکەمە بەڵام مەترسی گەورەی لەسرە. دکتۆرەکان دەڵێن نەخۆشەکان بەڕاستی ئێستا پێشتر نیشانەکانیان کەم بوو بەڵام ئێستا نیشانەکانیان زەق بووە و بەشێک لەو نەخۆشانەی کە لە نێو هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەولێر باز لەوە دەکرێت حالەتیان خەتەرە کەوتونەتە دۆخێکی نائاسایی. دکتۆر شاخەوان کە بەرپرسی نەخۆشخانەی ئێماراتە دکتۆر سڵاوت دێبێ ئەم جارە دەڵێن نەخۆشەکان نیشانەکانی زەقا و پێم وایە دوو حالەتیشتان هەیە وەزعی باش نەبێت. چۆنە دۆخ؟ بەڕاستی ئەم دۆخی ئەم جارە زۆر مەترسیدارترە هۆیەکەشی چییە؟ ئێمە لەوانەیە وەکو خۆمان بە دەربارەی زانیاری و زانستی نازوان لێکدانەوەی ناتوانین لێ بکەین کەوانەی پێشتر بۆ باشتر بوون بۆ ئەم جارە زیاتر ئەم ڤایرۆسە مەترسی زیاتر دروست کردووە. ئەمە لە ئێستادا لە ماوەی ئەم چوار ڕۆژەی ڕۆیشت نەخۆشێکمان باری تەندروستی زۆر ناجێگیر بوو بۆ بەردەوامیش لە ئێستادا هەڕەشەی زۆری لەسەر هەر ناجێگیرە و زۆر بەداخەوە دوونێژ نەخۆشێکی ترمان
باری تەندروستی دیسانەوە ئەویش وەکو ئەوی تر دوو نەخۆشمان هەیە بەڵێ خراپە دوو نەخۆش و نەخۆشیش ترمان هەیە ئەمیش باری تەندروستی ناجێگیرە لەبەرەوەی ئێستا تووشی ڕاوەستانی گورچیلەکان بووە ئێستامە لەناو نەخۆشخانە شوشتنەوەی گورچینەی بۆ دەکەین یعنی ئێستا ئێمە دوو نەخۆشمان لەژێر ئامێری هەناسەدانن و نەخۆشیشمان بەردەوام شوشتنی گورچیلەی دەکەن یان سێ نەخۆشمان ئێستا لە مەترسی و هەڕەشێکی تەواودانا باشە زۆر جار دەگوترێ ینی باسیش دەوە کراوە ئەو ڤایرۆسە لە ڕابردوودا هەبووە بەڵام خۆی زەنگین کردووە ینی بە شێوەک لە شێوەکان توانیویەتی لەگەڵ جەستەی مرۆڤ خۆی دروست بکاتووە دژایەتی مرۆڤ بکات بەرگری لەشی مرۆڤ بکات ئێستا ئەو ڤایرۆسە بەهێز بووە ینی پێتان وایە تەفسیراتێک کە بێ کە ئەم ڤایرۆسە بەقووەتر هات بێتەوە بزانە لێکدانەوەی من لە ئەم حالەتە چۆنە ئەمە ناتوانم زاناریان و زانستیان برێم ڤایرۆسەکە گۆڕانکاری ئێستا بەسەردااتیەوە ڤایرۆسی وەکو پێشتر ئاسان نییە بگوترێت ئاسان نییە ئەمە توێژنەوە پێشتر نیشانەکانی بەڵێ بەڵێ پێشتر من نەخۆش نەلابوو نەخۆشەکان بە تەمەەن بوون نەخۆشی بابرێن نەخۆشیە درێژخانەکانیان هەبوو و زۆر لەو نەخۆشانەی کە نەخۆشی ئەو کۆرۆنایان گربوو نەخۆشی ترسناچان لێبوو لەوانەیە کە نەخۆشی شێرپەنجەیان هەبوو هیچ نەخۆشێکمان نەگەیشتە ئەو ڕادەیە کە مەترسێکی تەواوی لەسەر جانیبی ئەم جارەیان دوو نەخۆشمان لەم دوو نەخۆشانەیەکیان تەمەنی 50 ساڵە ئەوی تریشان تەمەنی 51 ساڵە هەردووچیان باری تەندروستی بابرێن بۆ هەناسەدانیان و کۆندامی هەناسەدانیان بە تەواوی زۆر لە بارێکی خراپدایە و ئێمە بەردەوام ئەوەی کە پێویست بۆ بمان کردە و پێشتر ئێمە پلازمامان بەکار نەهینە ئەم جارە پلازەشمان بۆ نەخۆشەکان بەکارینە بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ شتێکی بابرێن باشمان لە نەخۆشەکان نەدۆزیەوە یان دەتوانم برێم هەتا ئێستا باری تەندروستیان خراپترە و باشتر نەبووینە لەبەر هەندێک دەتوانم برێم ئەم جارە ڤایرۆسەکە هەڕەشەی زیاتر بووە و مەترسیداترە. بۆ ڕاستکردنەوەی قەناعەتی بەشێک لە هاوڵاتیان کە تاوەکو ئێستاش پێیان وایە کۆڕۆنا بوونی نییە پرسێکی سیاسیە کۆمەڵێک ئامانجی لە پشتە ئێمە لە نەخۆشخانەکەین هەوڵماندا لەگەڵ نەخۆشەکان بدوێن هەوڵماندا دۆخی ئەو نەخۆشانەی کە وەکو باسی لێوە دەکەن ڕەوشی تەندروستیان خراپەکە دکتۆر باس دەوە دەکات ئەگەر دۆخەکان بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە ڕێژەی مردنیش لە هەرێمی کوردستان زیاتر دەبێت چونکە ڕێژەی توشبوانیش زیاترە چاوەڕێ دەکەن کە ئەم شەو یاخود سبەی زێدەتر توشبوان لە نێو هەرێمی کوردستان ڕابگەینەوە تا دۆخەکە مەترسیدارە وەکو وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ باسی لێوە دەکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن کاکە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕێگان نادا نەخۆش لە ڕاگەیاندنەکان بڵاو بکرێتەوە ڕێکخراوی تەندروستی جیانیش بە هەمان شێوە لەگەڵ ئەوە نییە کە نەخۆش لە نێو ڕاگەیاندنەکاندا بخرێتە ڕوو نمایش بکرێت بەڵام کاک ڕێشوان کارمەندی تەندروستیە بۆ ماوەی 14 کاتژمێر بۆ ماوەی 14 کاتژمێر کاکە ڕەشوان لەگەڵ نەخۆشەکان بووە دۆخی نەخۆشەکان لە نزیکەوە ئاگادارە و خۆشت سەرپەرشتی نەخۆشەکانت کردووە پێم بڵێ هەر دەڵێن نەخۆشەکان ڕەوشیان خراپە باش نییە چیت بینی بەڕاستی کۆرۆنە مەترسیدارە یاخودنا بەڕاستی شەپۆلی ئەو جارێک کە تووشی نەخۆشەکانی ئەمە بە زۆر مەترسیداترە لە چاو شەپۆلی یەکەم و من کە نزیکەی 4 ساعت لەگەڵ ئەم دوو نەخۆشانەی کە ئێستا حاڵ باری ناساییان هەیە وەزیان زۆر خراپە و 4 ساعت نەمتوانی بێمە دەرەوە لەگەبەر ئەوەی 14 ساعت ئارەوەڵە من نزیک 14 ساعت و نیو لە ژوورەوە بووم لەگەڵ نەخۆشەکان چونکە بەڕاستی مەترسیدارە و وەزیان زۆر نامستەقە باشە تۆ شتێکم تێبگەینە بەڕاستی من حەز دەکەم بەرچاو ڕوونی بدەم بە بینەران لە هەموو دنیا کێشە ئەوەیە کە دەرمانێک نییە دژی ئەم ڤایرۆسە هەر کەسێک کە تووشی دەبێت دەرمانێک نییە چارەسەر بکات یان ئەم ڤایرۆسە بکوژێت ئێوە چی دەکەن لەگەڵ نەخۆش چۆن هاوکاری دەکەن ینی چۆن ئەگەر بێتە نەخۆشخانە چۆن چارەسەر وەردەگرێت بەخوای ئەمە ئەم نەخۆشانی کە ئێستا لە عینایە لە چەبەشی چاودێری چرن ئەوانە زۆرتر بێ ئۆکسیجینیان بەدابدرێت بە معدەری یان بە بەردەوامی ژێر ئۆکسیجین هابن و دەرمانیان بدەینە کە سنگەکانیان باشتر بێت هەناسەیان خۆشتر بێت هاوکاریان دەبن بەڵێ هاوکاریان ینی بە هاوکاری ئێمەش و دکتۆرەکانیش و جیازەکە کە لێوێشە ینی هەر 2 ساعت جارێکە تۆ دەبێت جیاز بخەیتە سەری و
پاشی ئەو 2 ساعتە لێ بکەیتەوە ئۆکسسیجینی کێکی بخەیتە سەر ناتوانانی نابێت بۆ 1 دقەش بێت تۆ نەخۆش بەجێ بێڵی باشە چی بەو خەڵکە دەڵێ ینی تەنانەت من هەندێک جار خەڵکێک دەدوێنم دەڵێ کاکە وەڵا کۆڕۆنە نییە ئەوە کێشەی دیکە هەیە پەیوەندی بە خۆ پێشاندانە پەیوەندی بە نازانم چییە وەزئی سیاسیە تۆ پێم بڵێ ڕاستیەکەم پێ بڵێ بە ئەمانەتەوە کاکەن خەڵکی ئێمە دەبێت ڕچاوی ڕێنمایەکانی تەندروستی بکات یەک دووش ئەم نەخۆشانێکی ئێستا توشبوونە هەمووی وەکو ئێمە خەڵکی ئاسایی بۆ لە دەرەوە باش ئەگەر پێگیری نەکرا خەڵکێک هەر باوەڕی نەبوو ڕێژەی نەخۆشیەکان ڕێژەی ینی مردم توشبوان بەرزتر دەبێتەوە حاڵەتشیان زۆر بەرە خراپتر دەچێت ئەو نەخۆشانێکی ئێستا هەمانە لە عینایەت چاودێریتر زیاترش دەبێت ینی کەوایە مەترسی لەسەر ڕێژەی مردنیش زۆر بەتاکید ئەگەر ئاوە بڕوات ئەرێوەڵە ئێرە شەقامی باتای هەولێرە سنتەری شارە لێرە خەڵکێکی زۆر کە دەبیندرێ یان چەند سەعاتێک ماوە قەدەغی هاتوچۆ ڕابگەیندرێ وەزارەتی تەندروستی دەڵێت دۆخەکە مەترسیدارە ڤایرۆسی کۆرۆنە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان هەیە خەڵکێک ئەگەر خۆی نەپارێزێ مەترسی ئەوەی هەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێ بەڵام وەک دەبینن خەڵکێکی زۆر لەسەر شەقام خەڵکێکی زۆر لەم خواردنگەیە کەسێک نبینی دەمامکێکی بەستا بێ کەسێک نبینی کە مەترسی ئەوەی هەبێ کە تووشی کۆرۆنا بێ خۆی بپارێزێ تا ڕادەیەکی زۆر تەنها کارمەندەکان ئەم بەڕێزە کە خاوەنی ئەم خواردنگەیە بە پێی ڕێنمایەکان وەزارەتی تەندروستی تا ڕادەیەک پابەند بووە بەڵام تەواوی ئەوانەی کە لێرە خواردن دەخۆن خواردنەوە دەخۆنەوە تەواویان هیچ کەسێکیان پێگیری بە ڕێنمایەکانی تەندروستی نین ئەمە شوای کردووە وەکو زۆر لە بەرپرسانی تەندروستی دەڵێن پێگیری نەکردنی هاوڵاتیان بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی وای کردووە حکوومەت بۆ ماوەی 6 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ لە نێو هەرێمی کوردستان ڕابن. پێم بڵێن سەبارەت بە قەدەغەی هاتوچۆ ئەوە بڕیارەکە دەرچوو تۆ وەکو هاوڵاتێک چ دەڵێ چ هۆکار بووە بکە حکوومەت ناچاربی قەدەغەی هاتوچۆ هۆکارەکەی بوو لە سلێمانی هەندێک تووشی ئەوەی بوون کۆرۆنای بوون یەکێک لایە مرد یعنی شتێکی باش نەبێ خراپ باشە حکوومەت بەردەوام دەڵێ کاکە با قەدەغەی هاتوچۆ ڕانەگەینین بەس ئێوە خۆتان بپارێزن بۆ خەڵک خۆی ناپارێزێتەوە بۆی لە خۆینەوە ناوی وی بخۆن سەبان سەفەرێکە باش باشە بۆ خۆمان ناپارێزین غەڵەت نییە بەڕێوە لە غەڵەتە ئێستا تو پێت خۆشە هەفتێک لە ماڵێ بە زۆر قەدەغەی هاتوچۆ لەسەر ڕابگەیندرێ هاتوچۆ نەکەی ئەوە خۆشەوە حاڵمانەوە مەجبوری بەڵام باشتر نییە خۆمان بپارێزین بەرەوەی ئەو بڕیارە خۆمان پارێز لە ماڵی باشی باشترە باشە ئەگەر حکوومەت هەموو کەسێک دەزانی قەدەغەی هاتوچۆ زیانی ئابووری بە حکوومەت دەگەینی زیانی ئابووری بەو کاسبە دەگەینی بە تۆ دەگەینی بە من دەگەینی وانە باشە ئەگەر قەدەغەی هاتوچۆ زیانی هەبێ زۆر کەس دەڵێ کۆرۆنە نیە و قەدەغەی هاتوچۆ لە بەلاژار پێدوانی ئەمە بیرۆبۆچنەی هەڵەبێ دیارە هەیە گەر نەبی چۆن عالمیدا ناومایدادێن هەیە دیارە کڕۆنا هەیە شتێکی زۆر وازعە لە هەموو ئەدنای عالەم بەڵام ئیش و کاری خەڵک ڕاستە ئێستاوە شتێکی ئەوەیە با چایخانەکان دابخرێ مەسەرەن بەعزێ شوێنەیە کە زۆر ئیزدیعامات دروست دەبی قەڵبارغێکی زۆری جەنجاڵ دەڵێ کۆرۆنە هەیە بەڵێ هەیە بەڵام هەندێک دەڵێن درۆیە مەوزوعەکە بە سیاسی کراوە هیچ شتیوانی ئەگەر ئەوە بێ لە ئەدنای عالەمەیە لە ئەوروپا لە ئەوروپا پێشکەوتوترنی لە ئەمریکا لە هەموو دنیا هەیە ڕۆژانە چەندەها کەس دەمری بەڵام بژێوی خەڵک بەخۆی ئەتو نابێت کە حکوومەت یانی تۆ دەڵێ با خەڵک تووشی کۆرۆنە باشە لێرە خەڵکێکی زۆر تەمەشا دەکەی دەستکێشی لە دەستنێ دەستکێشی لە دەست نییە بۆ بۆ لە دەست ناترسی بەخوایە تا ئێستا نەترساوم بەزەوە کۆرۆنە هەیە یان نییە هۆکار چ بوو کۆرۆنا لە ناومە کۆتایی پیان تۆ چت پێ باشە حکوومەت کاکە کرەنتینە بکرێ با بە مۆڵە عالەم هەموو فەوتا فەرمەوە 200 کەس لێرەیە کەس دەستەوانەما پێنێ کۆمەڵێکوا پێ نییە کەوایە بڕیارەکەی بڕیارەکەی دروستە بەس کا کامەران لە دەرەوە خەڵک نێتن لە بەغداوە دێ ڕێگا دەدرێت کەرینتینە دەکرێن خەڵک شکەرانتینە لە هۆتێل بکرا نەیدەگۆ 5 کەس لە تووشایەتی توش بووە دەبا لەوێنێن لە بەغدایەوە دێ داخلی سلێمانی دەبی بە ئیقامەی بە ئیقامەی ئێوە لەگەڵ ڕێنمایەکانی تەندروستی بڕیاری وەزارەتینە حکومەتینە وەڵا حکومەت ڕاست دەکات
بەخۆمان خراپین کاکە زۆر باش بوو کاکە مەدەم لە بەرەوەی کۆتایی پێات 15 نەفەرێک کاکڕۆ 3 نەفەر 4 نەفەر ما لە مەسەر فەرموو 102 کەس دوونێ سلەیمانی ئەدێوە لە چێ هات لە چێ هات هۆکاری پابەند نەبوون ئێوەش دەڵێن هەڵەن یانێ ئێستا کو هەڵی نارێ وڵاوە لە بەرکم دانایە لە دەست نەکردنەوە تا کاکە ئەدی هەڵە نینەوە کەم تەرخەمی هەیە لە ئەدی کو لە خۆمەیە لە خۆمەوە تا بۆچی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغەی هاتوچۆیاندا ئەرێ بەڕاست سەرچاوەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو هەرێمی کوردستان بە چ شێوەیەکە ئایا زانراوە قەدەغەی هاتوچۆ کە بۆ ماوەی 6 ڕۆژ ڕاگەیاندراوە درێژ دەکرێتەوە یاخود هەر ئەم 6 ڕۆژەیە دەچینە لای وەزارەتی تەندروستی و هەوڵ دەدەین وەڵامی پێویست وەربگرین. دکتۆر سەرەتا با بزانین بۆچی بڕیارێکی لەم شێوەیە دەدەن قەدەغەی هاتوچۆ ینی لە ناکاو تا ڕادەیەک بڕیارەکە بۆچی دۆخەکە گەیشتۆتە چه ئاقارێک چه ئامانجێک مەترسی و ڤایرۆسە لەوەدا بوو لەم هەفتەیەدا لە ناکاو ژمارەی زۆر دیارکەوت مەترسی دوم ئەوە بوو بەشی زۆریان نیشانەدار بوون پێشتر و حاڵەتانەی بۆمان داهات نیشانیان نەبوو بە خۆمان دەست نیشانمان دەکردن لە ئەنجام بەدواداچون بەڵام ئەوانە ئێستا نیشانیان هەیە ئەمە گریمانەیەکی دیکە زیاد دەکات بۆ هەر کەسێک کە نیشانەی هەیە چەند کەسێکی دیکە لە ناو کۆمەڵگادا هەڵگیری ئەو پەتایان بۆیە ئەگەر بەرکەوتنەکان سنووردار نەکرێ کارەساتی زۆر گەورە ڕوودەدا لەسەروی هەموو ئەمانەشیەوە ئەو دەنگۆیە خراپ و بەداخەوە نازانستیانی دەربارەی کەمکردنەوەی مەترسی ئەو ڤایرۆسە ڕۆڵێکی زۆر خراپی هەبوو لە بڵاوبوونەوەی بۆم شێوە خێرایە باشە سەرچاوەی توشبوون دەزانن هەندێک کەس دەڵێ کاکە کێشەکە لەوەیە خەڵکێک لە دەرەوە هاتووە هەندێکی تر دەڵێت چوزانم لە ناو عێراقەوە هاتووتە نێو هەرێمی کوردستان ڕاستێکی چێت چۆن ئەو خەڵکە تووشی بوو لە یەک ڕۆژ 101 102 کەس تووشی کۆڕۆنە دەبێت لە هەموو ئەو کێرڤانی ئەو شەپۆلانی توشبوون لەسەر ئاستی وڵاتان بەشی زۆریان دوو شەپۆلیان هەبووە دوو مەوجیان هەبووە ناکوتوانین بڵێن شەپۆلی دووەمی کۆڕۆنا بەڵام هەڵکشانی دووەم لەم داتایەدا هەیە لەبەرچی ئەمە لە کاتێکدا ڕوو دەدات کاتێک ڕێکارەکان ئاسانتر دەکرێت کە لە هەرێمی کوردستان ئەوەمان کردبوو بەڵام پشتمان بە ڕۆشنبیری خەڵک بەست کە بەداخەوە تا ڕادێکی زۆر خراپ بەسەر هاوڵاتیان داشکایەوە کە نەتوانراوەکو پێویست پابندی ئەو ڕێنمایانە بن هاوڵاتیان لە دەرەوە گەڕێنرانەوە ئەوەی خوێندن بوو ئەوەی سەفەری کردبوو بەشێک لە هاوڵاتیانمان لە باشوور بوون باشوور ناوەڕاستی عێراق گەڕانەوە بەشێک لە هاوڵاتیان لە مەرزەکانەوە گەڕانەوە ئیدی ئەو بەرکەوتنانەی لە مانجی ڕەمەزاندا لە شوێنە قەرەباڵغەکان لە کۆبوونەوەکان بەکارنهێنانی ماسک تەنانەت ئەگەر دوو هەفتە پێش ئێستا سێرێکی ناو بازار وکەی لەو راپۆرتانە ئەگە کردبێتانەوە بە دەگمان خەڵک دەبێنەوە ماشتی بەکار بهێنێ بەرکەوتن سنووردار بکات چایخانەکان لە تەنیشتێک دانیشتون زۆری حساب بۆ کۆڕۆنا ئەوەیە کە مەترسی گەورەکە بۆیە ئێمە هەمیشە ئەو دەستاواژەی دەڵێنەوە نەزانینی مەترسی کۆڕۆنا گەورەترین مەترسیە نەزانینی مەترسی کۆڕۆنا گەورەترین مەترسیە لەسەر بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە باشە سەبارەت بە کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە وەک دەزانرێ ینی هەر وڵاتێک کۆنتترۆلی ڤایرۆسی کۆڕۆنا بکات بلەوەی کە خەڵکی کە تووشی نەبێت سەرکەوتنە ڕاستە پێتان وایە بەم 6 ڕۆژەی کە ڕاتان گەیاندووە دەتوانن کۆنتترۆل بکرێت سەرچاوەکانی توشبوون بزانرێ و ئیتر بە شێوە وا نەبێ بڵاو بێتەوە هاوکێشی کۆنتترۆلکردنی کۆڕۆنا لە هەموو جیهان دەوەستێتە سەر دەستەواژەیە کە پێی دەوترێت ڕیپرۆدەکشن ڕیت تا چەند ئەو کەسی توش بۆ چەندی دیکە توش دەکات بە تێکڕایی 1 بۆ 4 کەسی دیکە توش دەکات ئەگەر بتوانێت تۆ ئەمە لە یەک نزیک بکەوە یان کەمتر بۆ نمونە وڵاتی ئەڵمانیا کە بە نمونێکی ئیجابی باز دەکرێت ڕێژەی توشبوونی 0.7 واتە کەسێک کەمتر لە کەسێکی دیکە توش دەکات بەوە ڕێژەی توشبووندا دەبەزێت و ئەو کەسانی توشبوون بەرەو چاکبوونەوە دێن بەرەو کۆنتترۆلکردن دەڕوە لە کاتێکدا ئێمە سوپەر سپرێدەرمان هەیە سوپەر سپرێدەر کەسێکە بۆ نمونە من لەگەڵ بەڕێزت مناقەشە دەکەم ئەو ڤایرۆسە بۆ بەڕێزت دەگوازمەوە دەڕۆم لە کلینیک کەسێکی دیکە توش دەکەم دەڕۆم لە نەخۆشخانە کەسێکی دیکە توش دەکەم ئەمانە زیاتر لە 4 کەس توش دەکەن ئەمانە بەڕاستی کاریگەری زۆریان هەیە ئێمە تەرکیزی گەورەمان لە ئێستادا کەمکردنەوەی توشبوونی نوێ بە کەمکردنەوەی بەرکەوتنەکان بە بەکارهێنانی ڕێنمای خۆپارێزی کەسی و بە بەردەوامبوون لەسەر زیادکردنی ژمارە پشکنینەکان درێژ دەبێتەوە قەدەغەکە تا ئێستا نازانین دوای ئەم 6 ڕۆژە داتاکان ئەو قەرارەمان پێدەدەن چونکە بڕیاردانی درێژخایان بۆ کۆڕۆنا شتێکی زۆر زانستی نییە پێویستە بە پێی بارودۆخەکان بڕیار بدرێت.
پێگیری نەکردنی بەشێکی زۆر لە هاوڵاتیان با خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی وای کرد وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغەی هاتوچۆ بۆ ماوەی 6 ڕۆژی داهاتوو بدەن لەگەڵ ئەوەشدا کە خەڵکێکی زۆر کاسبکارێکی زۆر لەگەڵ ئەم بڕیارە زەرەر دەکات و داهاتی ڕۆژانەی نابێت لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕۆژانە بە ملیۆنان دۆلار زیانی بەردەکەوێت بەڵام وەکو حکوومەت باسی لێوە دەکات لە نێوان زەرەری ئابووری و سەلامەتی گیانی هاوڵاتیان ناچار بوون گیانی هاوڵاتیان بپارێزن و بڕیاری قەدەغەی هاتوچۆ بدەن دوا چارەسەر پابەندبوونی هاوڵاتیانە بەڕێنمایەکانی تەندروستی بە پێچەوانەوە دۆخەکە هەر بەردەوام دەبێ و زیانە ئابووری و کۆمەڵاتیەکانیش بە هەمان شێوە درێژەی دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.